شەڕی ئامۆزاکان بۆچی بوو بە ناونیشانی کتێبێکی بەڕێستان؟ هێشتا مێژوو نەبووە بە دەرس و بەوانەیەک ژن پێگەی بەهێز نەبووە لە ناو سیاسەتی کوردی و سڵاوتان لەبێ کاتتان باش جارێکی تر لا دیدارێکی گرنگی شارپرێز لەگەڵتانم. شەڕی ئامۆزاکان دەبێت تا تایتڵی کتێبێک کە لە ماوەکانی ڕابردوو نووسەر شنۆ عوسمان بڵاوی کردوەوە. بێگومان تایتڵی یاخود ناونیشانی ئەم کتێبە ڕەنگە سەرنجمان بەلای کۆمەڵێک چیرۆک و یادەوەری و شەڕ لە ڕابردوودا ڕابکێشێت کە بیرهێنانەوە و بیرخستنەوەی کۆمەڵێک ململانی و پاکتاوی سیاسی لە نێوان دوو جەمسەرەکان و لە نێوان دەسەڵاتدارە کوردیەکاندا بێت. جا من دەمەوێت زیاتر گفتوگۆ بکەم لەسەر تایتڵی کتێبەکە و ناوەڕۆکی کتێبەکە لەگەڵ نووسەر و ڕۆژنامەنووس شنۆ عوسمان کەمڕۆ ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانمانە. سڵاوت لەبێ شنۆخانم، کاتت باش بێ، هیوام زۆر باش بی. دەمەوێت ڕاستەوخۆ پرسیاری یەکەمم لەوە دەست پێ بکەم کە شەڕی ئامۆزاکان بۆچی بوو بە ناونیشانی کتێبێکی بەڕێستان؟ سپاس. دیارە ناونیشانەکان ئەگەر بڵم ناونیشانێکی زۆر ڕۆژنامەنووسی و زۆر ئاگرینە بۆ کتێبەکە کە دیاریم کردووە و تایبەتیشە بە ناوەڕۆکی هەموو ئەو ئەحداس و چیرۆکانەی کە لە ڕووی سیاسیەوانە لە ناو هەرێمی کوردستان و گرە لە ژیانی سیاسی نەک هەرێمی کوردستان هەموو کوردستانە هەیە، بەوەی کە ناکۆکی و ململانیەکان چۆن لە نێوان بنەماڵەکانە هەبووە، دواتر کاری کردوتە سەر ڕەوتی سیاسە و ئیدارەکردنی سیاست و ئەو دەسەڵاتە ئیداری کە هەبووە لە ناوچەکان. ئەنجا ئەگەر هاتو لە میرنشینێکەوە بۆ سەرکەوە هەتا کۆگاتە پێگەیەکی بەهێزتری وەکۆی کە ئێستا لە ئیداری سیاسی و ئەحزابەکانی ناو هەرێما هەیە. بۆیە بیرم لێ کردەوە باشترین تایتڵ کەمانای ناوەڕۆکەکەی بگەێنێ و بیریشمان بخاتەوە کە هەمیشە ئێمە تا ئێستا حکمی بنەماڵە ئیداری سیاسەتی کردوین و لە ناو بنەماڵەکانیشە ئەو سراع و نەگونجانەی کە هەیە کارەکاتەوە سەر ژیانی گشتی و ژیانی سیاست بۆ هەموو تاکێکی کورد. بۆیە ناونیشانەکە کە شەڕی ئامۆزاکانەوە فعلەن شەڕی ئامۆزاکان لە مێژووە هەبووە و بەشێک لە میرنشینەکان بوون بە قوربانی شەڕی بنەماڵەکە و کە چۆن کاریگەریان لێ کردو کە ئێماڵین شەڕی ئامۆزاکان لە پێشەکێکەش باسم لێوە کردووە. مەقسوود بە تەنها هەر ئامۆزاکان نییە کە ئامۆزای یەکتری بن، زۆر جار دایک و کوڕ بووە، زۆر جار مام و برازا بووە، واتە ئەو کۆمەڵە خەڵکەی کە عیلاقەیەکی خوێن لە نێوانیانە هەبووە ئێمە لێرە بە شەڕی ئامۆزا تعبیرمان لێ کردووە. لە هەمان کاتیشە ئەو شەڕانەی کە لە نێوان میرنشین بۆ میرنشینە هەبووە کە لەلایەک پەیوەندی خوێن لە نێوانیانە هەبوو، هاوسەرگیری و زەواج هەبووە لە نێوانیانە و مناڵ هەبووە لە بینیانە، بەڵام لە هەمان کاتیشە شەڕیان کردووە لەسەر دەسەڵاتەکان و لەسەر مەساڵحەکانی خۆیان دژی یەکتری ئامادەی هەموو جۆرە توند و تیژیەک بوون. ئەمە دووبارە بۆتەوە هاتووە لەگەڵ نەفەسی کوردیا و لەلایەکی تریش مەبەست لە هەموو ئەو شەڕانەیە کە بە شەڕی ناوخۆوانێ کەوتۆتە نێوان کوردەوانی و هەتاوەکو ئێستا هەیە تا ئەگاتە شەڕی سۆشیال میدیا و شەڕی فەیسبوک و شەڕی سارد بەردەوامی هەیە. بۆیە یەکێک لەو ناونیشانانە کە من بە باشم زانی بۆ ئەوەی کە ناوی لێ بنێم کتێبەکە بە ناوی شەڕی ئامۆزاکان ناوم لێناوە. زۆر باشە. من طبعاً کتێبەکەم خوێندۆتەوە، کۆمەڵە پرسیاریشم ئامادە کردووە. لە بەشێکی کتێبەکەدا باز لەوە دەکەی میرنشینە و دەسەڵاتدارە کوردیەکان هەر لە سەرەتاوە تاوەکو ئێستا نەتوانراوە حکومێکی کوردی جێگیر هەبێ. دەکرێت بڵێین هەر لە دێر زمانەوە تاوەکو ئێستا ئەگەر بە دەسەڵاتداری کوردی ئێستش بەراوردی بکەین خاڵێکی هاوبەش هەیە بۆی کە بڵێین دەسەڵاتی کوردی نەیتوانیوە بەجێگری خاوەن حکم و دەسەڵاتێکی کوردی خۆی بێ. هیچ خاڵێکی هاوبەشێ لە نێوان دەسەڵاتدارانی ئێستا و دەسەڵاتدارانی ڕابردووکە حکمێکی شکست خواردویان هەبوو و نەیانتوانیەوە بەجێگری وەکو حکمێکی کوردی بمێننەوە. دەسەڵاتی ئێستا مەبەست لە ئێستای هەرێمی کوردستانە زیاتر لە 30 ساڵەوە بۆ 40 ساڵە نزیکە بێتەوانە لەوەی کە ئیدارەیەکی سەربەخۆ هەیە. بەڵێ چەند خاڵێکی نزیک هەیە. ئێمە ئەکرێ بڵین لە ڕابردوو میرنشینمان هەیە 300 ساڵ حکمی کردووە، چ میرنشینی بابان بێت، چ سۆران بێت، چ بۆتان بێ، هەموو ئەمانە تەمەنی درێژیانە بۆ میرنشینەکانی زووتریش لە سەردەمی کۆنا. ئەوانیش تەمەنی درێژی کاربەڕێوەبردنیان هەبوو، هەمویان زیاتر لە حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستان تەمەنی سیاسی و ئیداریان بەهێزترەوە، بەڵام لە دو جارە کە شکست هێنن هۆکارەکان لە چەند خاڵێکە ئەکرێ هەمویان کۆ ئەبنەوانێ لەوەی کە ناکۆک بوون لەگەڵ یەکتری و ئەکرێ پێمان بڵێ هەموو لەو سەردەمەیە دەست بە
هەرس ئەکەن دەستبەرەوە خواردبردن ئەکەن کە لە ڕووی ئیداریەوە ئەو کاتەیە کە گەنجەکانیان یەنە سەر تەختی پاشایەتی و تەختی میرایەتی بە حکمی ئەوەی کە ئەزمموی حکومداریان کەمە تەجاروبی سیاسیان کەمە تەجاروبی دیبلۆماسیان کەمە کە سەرنجەی لە کۆی میرنشینەکانە ئەومان پێ ئەڵێ کە بەشێکی زۆری هۆکاری شکستی زۆربەی میرنشینەکان کە ئەگەر بە مطلقی جوان ناو بنین هۆکاری نەشارەزایی بەڕێوەبردننی گەنجەکان بوون کە هاتوونەتە سەر حکم پاشان ئەگەڕێتەوە بە ئەو ناکۆکی کە هەبوو لە نێوان میرنشین بۆ میرنشین ئەگەر بیشوبهێنی باحیزب باحیزب لە ئێستەیە یاخود ئەگەر بیشوبهێنی بۆی کە ئێستا چۆن ئیداری سیاسی بەڕێوە ئەچێت کە دیبلۆماسیەت زۆر لاوازە لە کاتی خۆشیە پەیوەندیەکان زۆر لاواز بووە لە نێوان میرنشینەکان بۆ دەسەڵاتی سەفەی و عوسمانی بۆیە جۆرێک لە میراتی سیاسی هەیە لە شێوەی حکومکردنە ئەکرێت هەتاوەکو لە سەردەمی میرنشینەکانی چاخی کۆن هەتاوەکو ئێستا لە یەکچوونێک هەیە بەڵام ئەوی جامانەکاتەوە کەمێک ئەنی ڕاست ئێمە لە مێژوی خۆمانە نشست و کەوتن و دۆڕانمان زۆرە بەڵام لە هەمان کاتە تروسکایی و ڕووناکی و هیواش هەیە کە شانازی پێوە بکەیت ئەوەیە کە کورتوانیوێتی بیر لەوە بکاتەوە هەمیشە خۆی سەر بەخۆبی و بەرگری لە خۆی بکە بەردەوامی لە بارودۆخەکە کە نەفەسی هەبوون ماوەتەوانێ و توانیوێتی سراعی دوو سوڵتەی گەورەی وەکو سوڵتانی عوسمانی و سەفەیەکان بکە ئەمەش کەم نییە بۆ ئەو تاقە مامناوەندەی کە تاکی خەڵکی کورد هەی بووە لە ناوچەکەیە کە حکمێکی تقریبان ئەتوانی بڵێ خێڵگەری بۆ کۆی کردو نەتوانی و میرنشینێکیان لێ دروست کردووە بەڵام ئەم هیوایە بەردەوام نابێت لە ئیدارەکردن و بەڕێوەبردنە بۆ نمونەمە کە باس لە دەسەڵاتەکانی میرنشینی بابام بکەیت هیوایەکی زۆری هەبووە و بەرگری زۆری لە منتەقەکەی خۆی کردووە مەسەلا میرنشین سۆران ئەڵێ کە توانیوێتی زۆر بەرهەم و دەستکەوتی تایبەتی بڵین دەوڵەتداری بۆ خۆی هەبێ لەو کاتەیە بەڵام لە کۆتاییشا ئێمە ئەگەر قسە لە سەر خاڵی کۆتایی بکەین لە کۆتاییە شکست دەهێنن ئەمە ئەو خاڵەیەکە ئەمان ترسێنێ بەوەی کە ئێمە هەوڵ بین ئەم پێگە سیاسی و ئیداری کە هەیە لە ئێستەیە بەرەو شکست نەڕوا بەرەو کۆتایی نەڕوا بۆچی لەبەرەوەی کە ئیتر کاتی ئەوەیە زەمن و ڕۆژگاری ئێستا لە ڕووی ئەوەی کە سیرەکەیت بەشغەڵەتی خەڵکە لە ڕووی داراییەوە لە ڕووی کاریگەریەکانی زیرەکی دەستکردا ئەو لەمەیە تەکنەلۆژیایە ئەمانە واکە پترسی لەوەی کە هیوا بڕبی یاخود تاقە بڕبی لەوەی کە لە داهاتوو نەوەیەک نەبێ بتوانێت نەفەس بەم ئامانج و شۆڕشە بە بیر لەوە بکاتەوە تۆ کار بۆ ئیدارای سەر بەخۆ بکە بەڵێ ئێمە لە شۆڕشی ڕۆژ ئاوا بینیمان هیوای بەخشی کە گەنجان هاتنە سەرجادە و بەشداریان کرد بەڵام لەگەڵ ئەوەشە ناکرێت بڵێن ئیستیغلالی گەنجەکەم هەمیشە بۆ شۆڕشکردن ئیتر سەردەمێگێتە پێشەوە لە ئێستا بەدۆها کە پێویستە دەست بە پێگەی هەرێمی کوردستانەوە بگریب لەوەی کە گەنجەکان تۆ لە جیاتی بۆ شۆڕش بەکاریان بینی بۆ گەشە پێدانی ژیانی خۆی و ژیانی کۆمەڵگە و دروستکردنی میلەتێک بەکاری بێنی زۆر باش باسی میراتی عەقڵی کوردیت کرد ڕاستەخۆ لە کتێبەکەشدا باس دەکەی کە نەبوونی گفتوگۆیەک خزمەت بە میلەت بکات باشە دەکرێت بڵین حزب دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵاتدارانەوە ئێستا لە هەرێمی کوردستاندا گفتوگۆیەک نییە خزمەت بە میلەت بکات دەکرێت بڵین میراتی عەقڵی سیاسی هۆکارە بۆ نەبوونی ئەو گفتوگۆیە ئێمە میراتی عەقڵی سیاسی لەوێ بۆ باسیەکەی مەسەلەی سەقافەی سیاسیە مەسەلە ئیدارەی سیاسیە کە پێویستمان بۆیە ئەو میراتە لە جێی خۆی دابنین و سوودی لێ ببینین و شانازی بە باش و خراپیەوە بکەین و هەوڵ بۆ ئەوە بین کە ئێمە خراپەکان وەلانین و باشی بەرەو ئیدارەبوونی منجمنتێکی بەهێز هەنگاو بنین بۆی ئەو بە میراتی سیاسی دانین ئەگەر نا ئەوەی کە ئەمێنێتەوانێ مەبەست لە میراتی سیاسی تەنها ئەو نیە مەباز لە بنەماڵە و لە خوێن بکەین مەبەست لە شێوازی بەڕێوەبردنە شێوازی ئیدارەدانە شێوازی ململانیەکانە بۆیە ئەکرێت لە نێوان ئەم دەسەڵاتی کە ئێستا هەیە بە ئەحزابی چەپ و ڕاستەوانێ بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە شێوازی ململانیەکانیان بگۆڕن شێوازی خەباتەکەیان لە پێناو باشکردنی بەڕێوەبردننی ئیدارە بێت بۆ کورد نەک لە پێناو بەرژەوەندی شخصەکانی خۆیان نابێت وەکو حیزب وەکو شخصی وەکو بنەماڵە باشە باسی هۆکارەکانی جێگر نەبوونی چۆنەڵی حکمی میرنشینەکانت کرد هۆکاری شکستی حکمی میرنشینەکانش لە کتێبەکەتدا بە باشی باز دەکەی
مێژوو گێڕانەوەیەکە بۆ ڕابردوو گەڕانەوەیە بۆ ڕابردوو ببوورە دەکرێت بڵین ئەو مێژووی کە گەلی کورد هەیەی بەشکستی سەردەم میرنشین و دەسەڵات و خێڵ و هۆزەکانەوە تاوەکو ئێستا نابێت دەسەڵاتدارانی ئێستا بەڕاستی پەنی لێ وەربگرن مێژوو بێتە پەنێک بۆیان خۆی مێژوو بۆ ئەوەیە دەرسی لێ وەربگری بەڵام کێشەکە ئەوەیە بۆ ئێمەی کورد کە تا ئێستاش نەبوو بەوانەیەک دەرسمان لێ وەرنەگرتووە ئێمە کە حەدەسەکان ئەگەڕینەوە بۆ ئەوە نیە چیرۆکە مێژوەکان دووبارەکەینەوە بۆ ئەوەیە بە خۆمان بڵین پێویستمان بۆیە ئیتر عیبرەت وەربگرین دەرسی لێ وەربگرین بەڵام لێرەش کە باسی لێواکەین لە کتێبەکەش و لە ئێستای حاڵی حاضر واقعی ئێستای هەرێمی کوردستانە تا ئەم ساتە وەختش بە پلەیەکی وات سوود لە مێژوو نەبینراوە بۆ نمونەکە ئێماڵین شەڕەکان ماڵوێرانی هەبوو بۆ کورد و هۆکاری شکستی میرنشینەکان بۆ لەکوێ ئەگەر ئێمە باگراوندێکی بەهێزمان بەمایە و نەڕۆخایە و تاکو ئێستا حکومداری بکردای ئەوەندە 100 ساڵ ئێستا زۆر بە شارەزایی ئیداری حکوومەت ئەکرا و ئیداری ژیان ئەکرا و ئیداری سیاست ئەکرا بەرگری لە خاک و لە سنوور ئەکرا یەکێک لە خاڵەگرگەکانی مێژوو کە ئێمە باسی ئەەکەین بە تایبەتی من ئامانجم بووە لە تەوقیتێکی وەکو ئێستا کە چەندین وا ساڵ زیاترەکە هەڵبژارنەکان ئەنجام درا بەڵام تا ئێستا حکوومەت پێک نهێنراوە لەگەڵ ئەوەی کە هەتاوەکو ئێستا پەیوەندی نێوان حیزبەکان خراپە لەگەڵ ئەوەی کە پرۆسەی دیموکراسی بۆ خۆی پرۆسەیەکی لەرزۆک و کاڵ و کرچ و گوماناویە لە هەرێمی کوردستانە و ئەکرێ بڵین لە بەشەکانی تریشا بارودۆخی کورد باش نییە ئامانجی من ئەو بوو لەم کاتەیە کە بێم ئەم کتێبە چاپ بکەم و کە ناوی بنێم شەڕی ئامۆزاکان و کەتیا باسی ئەزمموی شکستی کوردی بکەم و لە کۆتاییشا بەوە کۆتایی پێبێنم بڵم ئێمە پێویستمان بۆ هەیە یەک گوتاری دروستکەین پێویستمان بۆ هەیە یەک گرتوو بین پێویستمان بۆیە ئاشتی خواز بین پێویستمان هەیە گوتاری سەڕێحمان لەبەی نابێ و پێویستمان بەوە هەیە یەک ئاراستەی سیاسی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بەڕێوە بەرێ لە پێناوی مانەوە و پاراستنی ئەمڕۆی ئازادی ناو هەرێمی کوردستان پێناوی باشکردنی ئەو ئازادی گلەیمان لەسەری هەیە مێژوو بۆ ئەوەیە بۆی ئێمەش لەم کاتەیە بە گرنگ بانزانیوە ئەم چاپکراوە بڵاوکراوەیەمان هەبێ هەر بۆ نمونە لە بەشی دووەمە کە یاداشتەکانمان باس لێەوە کردو لە کاتێکە کە سەیری یاداشتەکانی شۆڕژگێڕەکانەکەی خۆیان باز لە هەموو ئەو کێبڕکێ و شەڕ و ناکۆکی ئەەکەی کە لە نێوان ئەم حیزبانە هەبوو و تا ساڵی 90ەکانیش لە ژیانی سیاسی ئێمەیە هەبووە کەواتە لێرەوە مێژوو ئەمان ترسێنێ بەوەی کە پێمان بڵێ ئەگەری دووبارە بوونەوە هەمیشە من هەم لە حیاتی ئەوەیە نەخێرکەواتە ئێمە بۆیە ئەبێ مێژوومان بە گرنگ بزانین بۆ ئەوەی ئیتر دووبارە بوونەوە نەبێت چونکە هەمیشە مێژوو بۆ ئەوەیە بۆی پندوەرگرتنە بۆ گەشە پێدان و بۆ باشترکردنی ئەو دۆخەی کە هەتا بە ئەزمون وەری بگری باسی بەشەکانی تری کوردستانت کرد دەکرێت پرسیارەکەم بۆ جۆرە بکەم کە بەغدا و ئەنقەرە و دیمەشق و تاران ڕۆڵیان لە ناجێگیری دەسەڵاتی کوردیدا چی بوو بەپێی سەردەمە جیاوازەکان تاوەکو ئێستا بێگومان لە سەردەمی سەفەیەکان بۆ سەردەمی عوسمانیەکان کە باسی لێوە کرێ بۆ نمونە پەیماننامەی زەهاو کە باسی لێواکە دابشکردنی ناوچەکان و دەستنیشانکردنی کێشەکان ئێمە ئەڵین ئەوانە ڕۆڵیان هەبوو کاریگەریان هەبوو لە بەرەوەی هەژمونی دەسەڵات و لە بەرەوەی کاریگەری دەسەڵاتداری ئەوان بەسەر مانتیقەکەەوە هەبووە بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێت ئێمە هەموو شکستەکان بخینە سەرشانی ئەوان هەرچەنە ڕەنگە بۆ چوونەکە بێ بڵێ نەخێوانیە کورتوانای کەم بوو تاقی کەم بووە دەرقەتی ئەو پەنجەشکانەوەیە نەهاتۆ بەڵام خۆ هیچ نەبێ ئەکرێ ئێمەی کورد لەناو خۆمان پەیوەندیەکان ئەوەندە بەهێز بێ تاقەکانی دەرەوە تەسیری تێنەکە دیفاق بخاتە بینەوانێ مشکلەی تەجاروبی سیاسی کوردی ئەوەیە خۆی لەناو خۆیان یەکگرتوو نییە خۆی یەک خیتاب و یەک وتار نییە ئەگینا بۆ چوونەکانی دەرەوە بێگومان نایەت خزمەت مباشر بە لە سەدی ناو خۆی هەرێمی کوردستان بکە ئەو لە خزمەت خۆی مەسلحەتی هەیە و سیاسەتەکە و دیبلۆماسیەتەکە و مافی خۆیەتی فەرموو با کوردیش بێت سیاسەتی خۆی بکات بابێت دیبلۆماسیەت بەکاربێنێ بەڵام ناتوانێ بیکە هەتاکو ئێستا بۆ لەبەرەوەی کە تا ئێستا پەیوەندیەکان لە ناو خۆیان بەهێز نییە کە لە کاتێکا کە تۆ یەک گوتارت نەبێ لە ناو هەرێمی کوردستانە پێمان بڵێت چیان ئەوێت چۆن ئیداری هەرێمەکان چۆن ململانیەکان لەگەڵ بەغا بەڕێوە ئەبەن چۆن نتوانی ململانێ لەگەڵ بەغا و لەگەڵ ئێرانە بکەیت تەنها لە بەشێک لە مزەکەرەتەکانە کە ئەگەڕنەوانێ خودی کاک نەوشیروانیش و کاک مەسعودیش باس لەوەکەن ئەڵێن ئێران بۆ نمونە هەمیشە نەشەڕ نەئاشتی ویستووە بۆ پەیوەندی نێوان یەکێتی و پارتی کەواتە کە ئەمە دوو کەسی سیاسی خاوەن تەجروبە ئەم بەمە ئەزان و ئەمە
تحلیلەکەن و پێمان ئەڵێن ئەبێ کەواتە یەکێتی و پارتی بزانن چۆن تەعامل لەگەڵ کەیسەکانی ئێران و کەیسەکانی ئەمریکاکەن یا بۆ نمونە ڕێکەوتنامەی واشنگتن کە لە ساڵی 1990 ئەنجام ئەدرێ باس لەواکە کە چۆن هەرێمی کوردستان ئەو سنووری کە بۆی دائەنرێ لە نێوان یەکێتی و پارتیا لە پێناوی پاراستنی ئاشتی و دووبارە نەبوونەوەی شەڕ کاتێک ئەمریکا ماکات بەڵام خۆ بێت لە دوای ئەوە کورد خۆی بێت تەجاوزی ئەوە بکە و پەیوەندیەکانی باشتر بکە و ئەو هێڵانە بشکێنێ کە هەیە لە نێوان پارتی و یەکێتی و ئۆپۆزیسیۆنی و ئیسلامیەکان نەک مەبادیئی بەڵکو هەتەنها بەرژەوەندیەکی سیاسی و دیپلۆماسی کە مەسلحەتەکان کۆیان کاتەوە کە مەسلحەتیش ئەبێت تەنها پاراستنی خاکی کوردستان بێ و هەرێمیان بۆ کەم نەبێ لەبەرەوەی کە ئەگەر هەموو ئامانج ئەوە بێت هەرێم لەوە لاواستر بکرێ و بەغدا بیەوێ و کە ئەیەوێت ئەمە حاڵەتێکی ئاساییە لەبەرەوەی کە گرنگی هەرێمی کوردستان لەم کۆتاییانە ئەکرێ بۆ هەموو هاوڵاتێکی ئاساییش ڕۆم بوو بێتەوانێ کاتێک کە بینیمان کێشەکانی ڕۆژ ئاوا ڕوویە هەرێمی کوردستان مووقعێکی زۆر بەهێز بوو بۆ ڕۆژئاوا پشتیوانیەکی زۆر بەهێز بوو بۆ ڕۆژئاوا دی ئەگەر بێنە پێشچاوی خۆت هەرێم لاواز بێ یاخود هەرێم نەبێ کە هەندێک بۆ چون وا بوو لە سەردەمەکان و با هەرێم نەمێنێ و با تەسلیم بەخا بکرێ و با یەک ئیدارەی عێراق هەبێ ئەی لە لەحظەیەکی ئاوا کە بۆ دەرئەکەوێ و ضرورەتی ئیدارەی سربەخۆ ئیدارەی بەهێز چەندە گرنگە بۆ هەموو پارچەکانی تری کورد چنگە پشتیوانیە ڕاستە باسی یەکێتی و برایەتیەکت کرد لە کتێبەکەش دادڵی کە یەکێتی و برایەتی ئیسلامی نەکەر کورد عەرەبیشی دواخستووە ئەگەر یەکێتیەکی ئاشتی خوازی و برایەتێکی ئیسلامی هەبێ کە ئێمە بەنەوتەوە کورد و بە دین مسلمانین بۆ دەبێتە زەرەر بۆ کورد نابێتە زەرەر بۆ کورد ئەویان لە بەرژەوەندی ئەبێ بەڵام ئایا کورد ئەتوانێت ئەوە شێوەیە تا ئێستا بەشێک لە ڕەنگە حیزبە ئیسلامیەکانیش دەیانتوانی بێت ئەو هەنگاوە بنێن ئەگەرنا لە ڕابردووە ڕەنگە ئەگەر هۆکاری نەزانینی ئەوەی کە سوود لە ئاینی ئیسلام ببێنرە پەیوەندی بە ئاستی خوێندەواری و ئاستی کۆمەڵایەتێکەوە هەبوو بێ بەڵام لە ئێستێ بارودۆخەکە زۆر جیاوازترە بۆیە بەگشتی ضرورەتی پیاچوونەوەی ڕوئیا هەیە لە ناو سیاسەتی کوردیە پێویستە بەوە هەیە کە حیزبە ئیسلامیەکان بێت حیزبە نەتەوەییەکان بێت حیزبە ئیمانیەکان بێت یاخود ئەوانی کە خۆیان هێشتا ئامانجی فکریان دیارینەوە تەنها بە ئۆپۆزیسیۆن خۆیان ئەناسێنن هەر یەکێک لەوانە ئەبێت پێویستی بەوە هەیە ڕوئیایەکی وازح و ڕوئیایەکی تازەی هەبێ بۆ بەڕێوەبردننی سیاسەتکردن و ئیدارەدان لە ئیدارەدانی سیاسەتکردنی کورد نەکەر بە تەنها ئەو پێگە ئیداری کە پێوترێ هەرێمی کوردستان لە بەشێکی کتێبەکە دادڵی ئاشتی و دیبلۆماسی بەڵێ دەکرێت پرسیارەکەم بۆ جۆرە بکەم کورد نەتەوەیەکی بڵین ئاشتی خوازە بەڵام دیبلۆماسی نییە ئەکرێ بڵین دیبلۆماسیەت بە لاوازی بەڕێوە ئابات هەتاکو ئێستاش کە ئەبینی شێوازی دیبلۆماسیەت گۆڕاوە لە زۆربەی وڵاتانی پێشکەوتووە یاخود کاری دیبلۆماسیەت بەڵام لای کورد لای هەرێمی کوردستان تەنها تا ئێستش بە شێوازە کلاسیکەکەی ئەو سەردەمانە ئەڕوا بەڕێوە کە قەدەری میرنشینەکانی پێڕوخە کە نەتوانرا سیاسەتی کوردی بەرێتە پێشەوانی و خاوەندەنگ و سەنگی خۆی بێت هەتاکو ئێستاش ناگەڕێنەوە بۆ ئەوەی کە لەگەڵ کێ دیبلۆماسیەتەکەی و چۆن بەڕێوەی ئەبەی و شێوازە تازەکانی مەسە بۆ نمونە ئەکرێ دیبلۆماسیەت بێ بە کردار و ڕفتاری کللتوری کۆمەڵایەتی مەسە بۆ نمونە تۆ چۆن گەنجی ئێستا داوای لەکەی بەشداری بکات لە پاراستنی خۆی و نێتەوەکەی وەرزش یەکێکە لەوانە تۆ بێی دەمی پێگەی وەرزشی بکەی لە کوردستانە بە وەرزش خۆت بناسیێنی لە جیهانە بەکاری مەدەنی و ڕێکخراوەی خۆت بناسیێنی بەداخەوە هەتاکو ئێستایەکێک لەو کارانی ترکە لە وڵاتانی تازەیە و لە شێوازی بەڕێوەبردننی دیبلۆماسیەت بە ڕێگەی تازە بابەتی نووسینە بابەتی کاری میدیا و ڕۆژنامەگەریە کە چەند وڵاتانی تر دەعمی ڕۆژنامە نووسی خۆیان ئەکەن لەسەر ئاستی دەولی لەسەر ئاستی نێودەوڵەتی دەرکەوێت لە ڕۆژنامەگەریەکان یا دەستگایەکی میدیایی ئەوەندە بەهێزی هەبێ بتوانێت خیتابی خۆی خیتابی ئینسانی واتە گوتاری مرۆیی گوتاری نێتەوەی گوتاری نیشتیمانی خۆی چۆن دروست ئەکاو چۆن ئەیگەێنێ چۆن خۆی ئەناسێنێ بەڵام لێرە ئەوەی کە تا ئێستا گرنگی پێنادرێ مەسە بۆ نمونە پشتیوانی لە ڕۆژنامە نووسێک نییە یا لە ڕۆژنامە نووسان نییە بەگشتی بۆ ئەوی کە چۆن ئەتوانێ بگاتە سەر ئاستی خیتابی دەولی خۆی و نەتەوەکەی و زمانەکەی و ئامانجەکانی بناسیێنێ یان دەستگایەکی ئەلامی وات نییە یان لە مەسەلە وەرزشیەکە بە هەمان شێوە
لێرە ململانیەکان هەتاوەکو ئێستاش ئەوەندە توندە ئەوەندە ناشرینە پەلاماری بوو لێدان لە هەموو کە تاکێک هەیە لە بەتایبەتی ئەگەڕێ هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەو بیر و بۆ چوونە تەسک و ئەو دیموکراسیەتە تەسکەی کە هەیە لێرە ئەوەندەی ئەترسن لەوەی کە ئەگەر دیموکراسی فەزایەکی فراوان بێ و شەپۆلێکی بەهێزتری هەبێ بۆ ئەم کایانی کە باسمان لێوە کرد کە تیا سەرکەوتن بەدەست بێت ململانیەکە بگەڕێنەوە بۆ چوارچەوەی حیزبی ئەگەر فلان نادی ئەگەر فلان دەستگای یعلامی ئەگەر فلان ڕێکخراو پشتیوانین بەمەرجێ ئەکرێ سەر بۆ حیزبە بێ ئەگەر هاتوو لە دەرەوە ئەو حیزبە ئەو تاقەیە هەبوو با سەرکەوێ با بڕوا بۆ لی ئەترسی بۆ بەری لێ بگری ئەمە خیتاب ئەگەیەنێ لەسەر لە ڕێگای تازەمانە ئەمە نەشارەزایی بە ئێستا شەوانێ ئێمە کە هەمانە لەلایەکی تر مەسلەی ئەو مندوب و نوێنەر و کەسایەتیانە ئەگرێتەوە کە هەیە لەلایەکی تر ئەو پشکەی کورد خۆی هەیەی مەسە بۆ نمونە لە ئەگەر باسی کوردی کورد بکەین لە بەغایە لە باشووری کوردستانە ئەو حسەیە چییە کە هەیەی لە سلکی دیپلۆماسیا و کاری پێەکە ئەم جارەی ئێستا ئەم هەنگاوەی کە نرا بەڕوخمی ئەوەی کە هێشتا ڕخنەمان لە سەرەتی لە شۆڕشی ڕۆژئاوای وڵاتە دەرکەوت کە دیپلۆماسیەت بەهێز بوو پێگەیەکی بەرزتری هەبوو وەک لە جاران ئەمە جێگەی ئاهێک بوو بەڵام هێشتا ئەمە ئەوە داگەیەنێ کە ئێمە توانی بێتمان پێشکەوتوانە و هەنگاوی باشتر بنین بۆ ئەوەی کە هەنگاوەکانمان سەرکەوتوو بێ چونکە ئاشتی و دیپلۆماسی بەیەکەوەی هەنگاوانێ تۆ کاتێک دەرەکەوێ ئاشتی خوازی کە لەگەڵ یا پەیوەندی دیپلۆماسیەکانت دەری بخە کە ئاشتی خوازی و بەهێز بێ بەڵام ئەگەر بێت و تۆ پەیوەندیەکانت لاواز بێ چەند لە دەرونی خۆتا ئاشتی خوازبی بەچی ئەی سەلمێنی ڕێگاکانی سەلماندنی ئاشتی خوازی ئەمڕۆ گۆڕاوە وەکو ڕێگاکانی چەند ساڵ پێش ئێستا نیە ئەگەر بێت و فریینەکەوی قەدەر بەجێت ئەهێڵێ و دواتر دوا ئەکەوی لە ئامانجە سەر بەخۆکانت زۆر باشە چەند باسی ڕۆژاوات کرد زۆر بەس من یەکسەر پرسیارەکەم نەکرد ئەو کاتە لە باسی ڕۆژاوا یاخود باسی پارچەکانی تر باشوور باکوور ڕۆژهەڵات دەنووسیت ڕۆژاوا جیاوازترە ئەم جیاوازترم پرسیارەکەم بۆ سەردەمی میرنشینەکان ناکەم بۆ سەردەمی ئێستا دەکەم کە ڕۆژئاوا لە ئێستشدا توانی ئەو جیاوازی لە پارچەکانی تری هەرێمی کوردستاندا دروست بکات بە یەکدەنگکردنی کوردان جگە لە چوار پارچە و بە تایبەتی باشوور و هەرێمی کوردستان کە باست کرد ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو بۆ قەزەی ڕۆژئاوا لە هەمان کاتیژا کوردانی تاراگۆش بە هەمان شێوە یەکدەنگکردنی کوردان بوو ناڵم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناڵم لە چوار پارچەکانی کوردستان هەتا لە هەر شوێنێک کە کوردی لێبێت ئەڵین ڕۆژئاوا جیاوازە لە بەرەوەی لە کاتی خۆشیە شێوازی خەباتکردنیان جیاواز بەوە بەشێک لەوانی کە باس لە شۆڕشەکانی ڕۆژئاواکەن مثل ئەوانیش میرنشینی زۆر بەهێز و تایبەتیان هەبوو جانپۆڵات کە یەکێ بۆ لە میرنشینە خۆڕاگرەکانیان بەڵام تەنها بەرکەوتەی ئەوەیە باش ڕۆژئاوای کوردستان بەر دەوڵەتی عوسمانیەکەوێ بەر سەفەویەکان نەکەوتۆ لە کاتی خۆیان وەکو منتیقەی کوردستانی باشوور نەبووە یاوەکو کوردستانی ڕۆژهەڵات نەبووە کە هێرشی بکرێتە سەر ئەمە یەکێکە لە جیاوازیەکان بەڵام جیاوازیەکەشی ئەوەیە شێوازی خەباتکردنیان هەندێک جار لەگەڵ خەڵکە نەتەوە جیاوازەکانی لە دەرەوەی کورد هەبوون خەباتیان کردووە زۆری نە کورد نەبوون پشتیان بە نەتەوەکانی تر بەستۆ پشتیان بە مەزاهیب و ئاینەکانی تر بەستۆ بۆ خەباتکردنیان ئەمەش جیاوازیەکی تریانە بەڵام ئەو جیاوازی لە ئێستەیە هەیە ئەکرێ بڵین هەتاوکو ئێستا خۆڕاگریان باشتر بووە لەوەی کە ململانیەکانی ناو خۆیان و بە جیاوازیانەوانێ هادیێتر بەڕێوە چووە و خاڵێکی تری جیاواز ئەوەیە بەشداری پێکردنی ژن و گەنج بە ئامانجدار و بە تەندروستە بە پلانە بە پەروەردەکردنە هاتنە پێشەوەی ئەو دوو چینە کە ژنانن لەگەڵ گەنجەکانە ئەمە نمونەیەکی زۆر جوانە وای کردووە کە جێگەی سەرنج بێ بۆ ڕۆژهەڵاتیش و بۆ باکووریش و بۆ باشووریش و هەر ئەم خوێنە گەرمە و ئەم تازەگەریە لە شۆڕشەکەیە ڕەنگە هۆکار بێ بۆ ئەوەی کە بە شێوەیەکی نوێ شۆڕشکردنیەتە پێشەوانێ و ئەو کاریگەری ئەبێ لەسەر بەشداری پێکردنی هەمان چینەکانی وەکو هەمان گروپەکانی وەکو ژنان و وەکو گەنجان لە ناو شۆڕشەکانی ترا بڵێ کەواتە لە ڕابردوو باسی دیپلۆماسیەتمان کرد ڕۆژاوا لە دیپلۆماسیەتدا چ کاریگەریکی دروست کرد
ڕۆژ ئاوان لەم هەنگاوی ئێستا زۆر سەرکەوتو بوو تا ئێستاش من خۆم بە سەرکەوتوی ئەزانم ڕەنگە هەندێک کەس ڕخنە ئەگرێ ئەڵێ ئەو بفاوەزاتی کە کردویانە لەگەڵ حکوومەتی سووریا بەڵام من پێم وایە بە پێی بارودۆخی ئێستای کورد کە هەیەی لە ناوچەکەیە بەپێی ئەو پشتیوانیانی کە بۆمان دەرکەوت کە یاریەکی زۆر گەرم و زۆر کاریگەر لە ناوچەکەیە هەیە کە سەرپەرشتەکەی ئەمریکا و ئیسرائیلن بەمایە ئەبینیت توانیان خۆیان ڕاگرن توانیان هێشتا لە بردنەوەیان بە مانەوەیان بە وەستانیان بە بەردەوامیان ئەمە قۆناغێکی باش بوو بەو دروستکردنی پەیوەندی لەگەڵ هەموو کوردێک لە هەر ناوچەیەک بێ و لە هەر شوێنێک بێ توانی سەرنجیان ڕابکێشێ بەلای خۆیانە یەکدەنگیەکی دروست کرد ئەمە زۆر باش بوو بەڵێ ئەوش ئەتوانی بڵین بەڵام خاڵێکی کە هەبوو لە ئەکرێ باسی بکەین لە مەسەلەی دیپلۆماسیەتە کۆکردنەوەی ئەو واژۆیە بۆ پرۆژەکەی کۆنگرێسی ئەمریکی بۆ لینسێ گراهام کە ئەکرا ڕۆڵی میدیای کوردی زۆر باشتر بێت ڕوونکردنەوەی باشتری هەبێ لەسەر ئەو بابەتە ئەکرا لە جیاتی ئەوەی 400,000 ئیمزا هەتاکو ێستاش لەو ئاستایە کۆکردنەوەکەی کێشتا تەواو نییە بەو ژمارەیەش بەهێزتر و ژمارەکە زۆرتر وایە بە مەقسوودی ئەوەی کە بتوانی پەیوەندی دیپلۆماسی کورد و کۆنگرێس بەهێزتر بکەیت پەیوەندی دیپلۆماسی کورد بە واژۆکردن بۆ دەرەوە پەرلەمانی ئەوروپا بەهێزتر بکەیت لێرە هێشتا کەم و کوڕیمان هەیە کەواتە ئێماڵین هێشتا بە تەواوەتی لە خەباتی دیپلۆماسی تێنەگەیشتوین ڕەنگە هۆکارەکەی ئەوە بێ ئێمە میدیایەکی نیشتیمانیمان نیە هەتاوەکو ئێستا ئەو میدیانەشی کە هەن قسە لەسەر ئەم بابەتە ناکەن توانا و دەسەڵاتیان زۆر دیاری کراوە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەکرێ حیزبە سیاسیەکان ئەمە ڕۆڵە ببین منیش پرسیارێکم کە حیزبە سیاسیەکان لەکوێی ئەم فراغ و هۆکارەدان بەس کادری حیزبە سیاسیەکان دەنگیان باە و ئیمزایان لەسەر ئەو پرۆژەیە بکردە ئێستا بەلای کەم و ژمارەکەی لە ملیۆن زیاتر تێپەڕاند بوو بەڕاستی بەڵام ئایا بە خۆیان نەکرد بە خاوەنی لەبەرەوەی لەوانەوە هەڵنەقڵە لەبەر ئەوەی کە ئەوان خاوەنددارێتی نەبوون هەر وەڵامێک بێ کە لای خۆیان هەر هۆکارێک بێ کە خۆیان ئەیگەڕێنەوە ڕەنگە بەو دەستکەوتەوە بێ کە باسمان کرد کە دەستکەوتێک هەیە خۆیان دەکەن بە خاوەنی و کاتێک کە بابەتێکیش ڕۆدات پەیوەندی بە قسەی دروستکردنێکە خۆیان دەدەستنەوە لێ ئەو جورئەتە هەتا ئێستا لەوانە لە ناو ئەحزابی کوردیە لە هیچ لایەکیانە نییە کە بە سەراحەت پەنجە بخاتە سەر هەموو ئەو ئازارەی کە میلەتەکە هەیەی کە ئەکرێ ئەمە تێپەڕێنن لەبەر تێنەپەڕاندنی ئەم هەنگاوە بە زەرەری یەکەم ئەشکێتەوە بەسەر شان و شۆکەتی ئەوانە اینجا بەسەر هەموو هەرێمی کوردستان و بەسەر میلەتە بۆیە ئەگەڕێنەوە سەر ئەو خاڵی کە قۆستنەوەی بارودۆخی ڕۆژئاوا لە پێناو بەهێزکردنی گیانی نیشتیمان پەروەری هەنگاوێکی زۆر بەهێز و باشە ئەگەر بتوانین بەکاری بهێنین لە هەمان کاتە شتێکی ترمان پێ ئەڵێت کە گیانی میلەت گیانێکی زۆر بەهێزە زیندووە ئەوەی بینیمان لە سەرجادە لە گەنجان لە ژنان لە هەموو شەریحەکانی تر لە کاسبکاران لە فەرمانبەران ئەوەی کە بینیمان لەسەر جادە هەمووی ئامادە بوو بۆ پشتیوانیکردن لە ڕێپیاوانەکانی ڕۆژئاوایە ببوورە بەڵام مەسە بۆ نمونە هەستا ئێستا بیر لەوە نەکراوەتەوانێ هەمان گیان دروست بکرێتەوانێ هەمان ئامانج و هەمان ڕێپێوان ئێمە لە عێراقا کۆمەڵی کێشەمان هەیە بەسە بۆ نمونە جێبەجێکردنی مادەی 140 دەستوری عێراقی ناوچە کێشە لە سەرەکان جێناکۆکان و کێشە لە سەرەکانمان هەیە قەزەی پێشمەرگەمان هەیە قەزەی موچە و بودجەمان هەیە یعنی کۆمەڵێک کێشەی نیشتیمانی و نەتەوەیی و مێژوویی و مالیمان هەیە بەڵام هەتا ئێستا بیرمان لەوە نەکردو ئەم هەنگاوە دیپلۆماسیانە بنینەوە بۆ گونجاندن و بۆ یەک نەک ڕازیکردن بۆ گەیاندنی ئەو پەیامە ڕاستی کە مەسە بۆ نمونێمە لەسەر ناوچە جێناکۆکەکان هەمانە لەگەڵ بەغایە بۆ مادەی 140 بەجێناکە کەواتە تۆ پێویستی بەوەیە کە لە ڕێی پەرلەمان شکستی هێناوە تاکو ئێستا پەرلەمانی عێراق و ئەندامانی پەرلەمانی عێراق کە لە فراکسیۆنە کوردیەکانە نەیانتوانی ئەمە تێپەڕێنن جارێک تر دینەوە سەر و خاڵی کە بڵین حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان ڕەنگە ژینگەیەکی بەو شێوەیان دروست کرد بێ خۆ من شنۆخان ڕۆژنامە نووسم و لە مەیداندا کار دەکەم لەگەڵ کێشەکانی خەڵکین بەشێکی زۆر لە خەڵک پێی وایە کە گەڕانەوە بۆ بەغدا چارەسەری کێشەکان دەکات کە تۆ ئەگەر بینێ سەر پرسە نیشتیمانی و نەتەوەیە کە ڕەنگەمە زەرەر بێ لە دۆستی کورد لە بەغدا زەرەر لە کورد دات بەڵام پێی وایە کە ژینگەی سیاسی هەرێمی کوردستان ململانی نێوان دوو جەمسەرەکەی دوو دەسەڵاتدارەکەی هەرێمی کوردستان بۆ ئۆپۆزیسیۆنەکانی شەوە کە نەتوانراوە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان هەبێ کە دیفاع لە دەنگەکانی خەڵک و ناڕەزایەتەکانی خەڵک بکە وای کردووە کە خەڵک ئەم نەزڕەی لەلا دروست بووە کە گەڕانەوە بۆ بەغدا تاکە چارەسەری گرفتەکانیەتی بۆ موچە لەوێ دواناکەوێ
بۆ لێرە سێ موچێ موچە خۆران ئەدرێت 2 مانگ موچە دوا دەکەوێت دواکەوتنی موچە خواردنی موچە خۆران هەیە بۆیە ئەمە دەکرێت بڵێن جارێکی تر بینەوە سەر حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەکرێ بۆ شێوە بینەوە سەر حیزبە سیاسیەکانی کوردستان کە بە پلانی هەڵی اقتصادیان ڕۆشتون ئەو پلانە اقتصادی کە لە کابینەکانی ڕابردووە هاتووە تاکو ئێستا ئەم بەرپرسیارەتی ماوەتەوانێ بۆ خەڵکەکە و بۆ ئەو دەستە ئیداریە کە ئێستاش ئیدارەی مالیە و سیاسەتەکەن لە هەرێمی کوردستانە ئەمەش تعویزی ئەوێت بە خۆیان بێت هۆکاری پلان لە هەمان کاتە چونکە هەتاکو ئێستش داهاتەکە لە بەردەستی خۆیانەوە کەسە اقتصادیەکان زۆرتر ئەتوانن تەرکیزی لێ بکەن بەڵام ئێمە وەکو مافەکە باسی لێواکەین کە بەداخەوە ئەو پێشێلکاری مافانەوە کات هیوا بڕت بکالەوەی کە تۆ ئومێدن نەمێنێ بە پێگەیەکی بەهێزی کورد لە عێراقا بەڵام لە هەمان کاتە تۆ پێویستت بەوە هەیە هەموو کاتێ لەسەر پێەکانی خۆت پۆستی وەکو تاکی کورد ئەمە نابێ واد لێ بکا کە تۆ قیرسیاییەک بکەیت قیرسیاییەکی گەورە بڵێ من هەرێمی کوردستان مشکلە نییە بە پشت بە بەغا ئەبەستم چونکە لە هەمان کاتە هەموو دۆخەکان یەت و ئەڕواوتی ئەپەڕێلا بەپی ئەزمونە مێژوویەکانی ئێمە هەمانە بۆ نمونە لە میرنشینی بابانە 50 ساڵ عمری ئەم میرنشینە دیار نییە بەڵام ئێمە ئەگەر بین سیری حکوومەتی هەرێمی کوردستان بکەین هەرێمی کوردستان 50 ساڵ نییە کە تەسیس بۆ دروست بووە کەواتە ئەگەر بێت و داوای ئەزمونێکی زۆری لێ بکەی سەرکەوتوو نابیت لە داواکاریەکەتا لەبەرەوەی کە هەر بۆ خۆی ئەزمونی ئەوەندە پێ نییە بەڵام لە هەمان کاتە لە دواییە ئەبینی مێرنشینی بابانی یەتەوە بە دەسەڵات و بە قووەت و بە پەیوەندی و بە مێرنشینەکەشی فراوانەکە لە ڕووی دەسەڵاتداریەوانێ و لە ڕووی ناوەڕۆکی شەوانێ بەڵام بەڵێ لە کۆتاییە لە دەستی ئەین بۆیە تەمەن و زەمەنی دەسەڵات گرنگە بۆ ئەزمونگەرایی حکومداری بەس ئەمە ئەوە ناگەیەنێ ئەمەی کە دەسەڵاتی حکوومەتی هەرێم ئەیکا لە موچە خواردن مافێ بێن نەخێر ئەمە ئەو پەڕی پێشێلکاری سەرەتاییەکانە تا کۆتاییەکان لەسەر مافەکانی هاوڵاتی بەڵام ئێمە ئەگەر بین باس لەوە بکەین شێوازی فشارکردنەکە بگۆڕین مەبەستم لەوەیە بۆ نمونە چەند ساڵە لە 2014 ئاستی بودجەدا ئەوەزێ لە بۆ هەرێمی کوردستان دیاریکردنی بودجە لە بودجەی عێراقا بەشی پشکی هەرێمی کوردستان ئەمە هەر بەرەو دابەزین و بەرەو هاتنە خوارەوە خراپتر هاتا گەشتە کۆتایی بڕینی موچە نەناردنی موچە ئەکرێ شێوەی داواکاری ئەکرێ شێوەی خەباتکردن لەگەڵ ئەوش ئەم چەند ساڵە نوێنەری کورد لەوێ هەبوو لە وەزارەتە لە وەزیرە لە سەرۆک کۆمارە لە ئەندام پەرلەمانە لە مدیر عامە لە ڕاوێژکارە هەموو پۆستە ئیداری و سیاسی و دیپلۆماسیەکان لە قونسڵ و سفارەتەکانی شا کورد هەرهەی بۆ بەشدار بووە بەڵام کەواتە ئەم شێوە بەشداریکردنە ئەم شێوە داواکردنە ئەم شێوە خەباتکردنە سەرکەوتنی بەدەست نهێنا بۆ ئەوەی کە بە ئێمەی کورد بڵێن نەتیجەکە ئەوە بێت بەڵێ ئێمە بەشداریکردنەکە مانای بەدەستهێنانی مافەکانمانە و سەرکەوتوترمانە پێویست بەوە ئەکات بە عەقڵێکی تازە بە دیپلۆماسی بە شێوازی خەباتێکی نوێ تۆبی لەگەڵ حکوومەتی عێراقیە حوار بکەیت داواکاری بکەیت بۆ ئەوەی کە ئامانجەکانە بێنیتە دی ئەجا لەگەڵ ئەم کابینەیەت یاخود لەگەڵ وڵاتانی دەولیە تۆ ئیتیفاقەکەیت و داواکاریەکانە لە بەغا جێبەجێەکرێت کەواتە لە دوای دروستکردنی بەری کوردستانی لە 1970 کە ئامانجەکانی ئەوە بوو کە ئێستا دەیبینین نەهاتە دی بەش بەداخەوە ئەو ئەنجومەنەی کوردان کە ئێستا باسی لێوە دەکرێت پێکەنانی ئەنجومەنێکی کوردان گرنگە بۆم دۆخی ئێستا پێتان وایە هاوشێوەی بەری کوردستانیە ئەمانجەکانی ناپێکێ و یا هیچی لێ سەوز نابێ یاخود نەخێر بە پێچوانەوە کاریگەری دەوێ بۆم دۆخی ئێستا من بۆچوونێکی ترم هەیە لەسەر بەری کوردستانی ئەکرە من بەڵام بۆچوونەکەی من ئیجابیە بە حکمی ئەو ژمارە یاداشتێکە لە بەردەستما بۆ خوێندومەتەوە هەموو باس لەوە ئەکەن چۆن بەری کوردستانی دروست بوو و باسی ئەوەکەن بەری کوردستانی هەتا کاتی دروستبوونی پەرلەمانی کوردستان کارەکانی چۆن بەڕێوە بردووە تروسکایەکی تیا هێزێکی تیا ماوەکاری خۆی کردووە بەڵام دواتر شەڕەکانی ناوخۆ چۆن تەفرقەیان تێکا و دابەشیانەکات دروستبوونی بەرەی کوردستانی یەکدەنگی دروست کرد مەسەلەیەکێک لەو یەکدەنگیانە ئەوەیە کە نەوانێ ڕاپەڕین ئەکەن و کە سەرپەرۆک و حیزبە سیاسیەکان کە لە دابەزنەوە ناو شار لە شاخەوانە و سەرپەرشتی ڕاپەڕین ئەکەن ئەمە سەرکەوتنێکە بۆ خۆی دواتر بەڕێوەبردننی کۆمەڵگە لەو دۆخە بۆ شایە ئیداری و سیاسی کە هەبووە لە ساڵی 92یەکەوانێ بۆشایەکی پڕ کردوێتەوە کە توانیوێتی
دەرحەق بەو ڕۆژگارە حکمی ئیداری ئەو منتیقەکانی خۆی بکە کە هەر بەدەست هەر حیزبێکەوە بێ نەک هەر حیزبێ بەدەست هەر حزابەکانەوە بوو بێ بەگشتی کە سنووری هەرێمی کوردستان بووە. بۆیە خاوەن گوتارێکیش بووە، گوتارێکی ئاشتی خوازی لێبوردەیی ئازادی بووە. ئەمانە هەمووی هەبووە فعلەن توانیان ببورن لە کۆمەڵێ لەو خەڵکانی کە سەر بە هێزاکانی بەعس و جاش و خەفیفە و مستەشار و ئەمانە بوون کە ئەمە ئەوان لێبوردنیان دەرکردو بۆی بۆکو باسی لێواکەن بۆی کە کەمترین ئاژا و شەڕ و ناکۆکی بمێنێتەوانێ. لەلایەکی تریش توانیمانە سەرپەرشتی ئیداری بکەن. ئەمە هەنگاوێکی ئیجابیە هەتاوەکو ئێستێمە لەگەڵیین. بەڵام دواتر کە شکستەهێنێ ئەو کاتەیە کە شەڕی ناوخۆ دروستە بێ، کەواتە لە نەبوونی ئەوانە شەڕی ناوخۆ دروستە بێ. بۆیە تۆڕێکی گرنگە حیزبە کوردی کردوون بیانگرێ. بەس ئەم ئامانجی منیش لێرە باسیەکەم لە کۆتایی کتێبەکەیە بە گرنگی ئەزانین هەمویان لە هەموو حیزبەکان خاوەنی یەک گوتار بن، کاتی ئەتوانن یەک گوتار بن کە ئەو ئەنجومەنە سیاسیان هەبێ. ئەو ئەنجومەنە سیاسی ئەتوانێت پابندیان کا لەوەی کە یەک خیتابیان هەبێ، یەک خیتابیان هەبێت چۆن سەیری هەنگاوەکانی ئەمریکاکەن، چۆن سەیری بارودۆخی ئێرانەکەن، چۆن سەیری ئێستای دۆخیش سونە و شیعە لە عێراقاکەن، تەعامل چۆن لەگەڵ شیعەیە بکەن، ئەی تەعامل لەگەڵ سونەیە چۆنەکەن، ئەی لەگەڵ تورکیا هەنگاوەکانی تورکیا چۆن بێ، ئەی پرۆسەی ئاشتی کە ئەڕوات پرۆسەی ئاشتی لە باکوور چۆن ئەمان هاوکاری بکەن، چۆن هەڵسەنگاندنی بۆ ئەکەن. ڕۆژ ئاوا لە بارودۆخێکی ئاوا هەستیارەیە سەرەتایی دروستبوونی یەکەی ئیداری ڕۆژ ئاوایە چۆن پشتیوانیەکەن. کەواتە ئەم بارودۆخەی ئێستا بەگشتی پێویستی بە دروستکردنی گوتارێکی سیاسی هەیە بەدەر لەو گوتارە زبر و دژایەتی ناوخۆ هەیە بەشکم بتوانرێت ئەو گوتارە ناڕاستە و خۆ کاریگەری بکاتە سەر هێمنکردنەوەی ئەم دۆخە نالەبارە سیاسیە ئاشتی خوازانەی کە ئێستا هەیە لە نێوان حیزبەکانایە کە خۆشیان بۆ خۆیان ئەوەندە ئیحراجن تەنانەت ناتوانن مفاوەزاتیە بە ئاشکرا بە عەلەنی بڵاوی بکەنەوانێ لەبەر ئەوەندەیان بە یەکتری کردووە لە بەردەم شاشەکانی تەلەڤیزیۆن و لە بەردەم میلەتە، ئەوەندەیان یەکتری گرتو و یەکتری بەرراوە، ئەوەندەیان قسە بە یەکتری وتووە. لە هەمان کاتە ئەوەندەیان ڕخنەی پشتشکێن و ئەوەندەیان ڕخنەی چۆن ئەڵێ ڕخنی قورسی تۆمەتبارانە یاخود ڕخنەیە کەیتر قابلی ئەوە بێ خۆیان لی پەشیمان بن ئەبێت چی بێ کە ئێستای بینی بە هەنگاوەکانیانە دیارە کە پەشیمانن لە هەندێک کار بەرامبەر یەکتریان کردووە. ئەکرێ ئەم ئەنجومەنە هاوکار بێ بۆ کۆتایی پێهێنان بەم دۆخە. باشە ئەمە لێرەیە ئێمە بە گرنگی ئەزانین کە ئەم ئەنجومانە هەبێ من پێم باشە کە هەبێ و ئەزمموی مێژوویش تەجاروبی ئەم مێرنشینەکان تەجاروبی شەڕی ناوخۆ تەجاروبی ئەو شەڕەی لە شاخ هەبووە تەجاروبی شەڕی ململانیەکانی ساڵی هەفتاکانە هەشتاکانە و ئەگەر وا بگەڕێنەوانێ لە شەستەکانەوە پێش شەستەکان کە هەبووە حتاکو ئۆگاتەوە سەردەمەکانی عادیلە خان و شێخ مەحموود کە هەبووە ئەو ململانیانە هەموو وحدە یەکە سەر بەخۆ کوردیەکان ململانی لەگەڵ خۆی هەبوو یەک گوتار نەبووە لەو سەردەمەشەوە تاکو ئێستا بۆیە ئەم ئەنجومەنە پێمان ئەڵێ با قۆناغێک بێ گرنگە بەلای منەوە هەبێ بەڵام بەو شەرتە یەک گوتاری دروستکات بەو شەرتە کە ئاشتی سەقامگیری دروست بکان نەک بەوەی کە ئەویش ببێ بە مۆتەکەیەکی دیکتاتۆری بەسەر هەرێمی بەسەر هەموو کوردەوانێکە زۆرتر تەرکیزمان لەسەر هەرێمە ئەڵین هەرێم نا بەسەر هەموو کوردەوانێ و قۆناغی ئینقاز بێ پێویستمان بە مەرحەلەی تێپەڕاندن و ڕزگارکردنە کە مەرحەلەی ئەوەیە خطابی کوردی ڕزگار بکەیت ئەبێ گوتاری کوردی ڕزگار کرێ لەم دۆخەی کە ئێستا هەیەتی شنۆخان زۆر باسی دەسەڵات و سیاستمان کرد ئێمە ژنین و چاپێکوتنەکەین ژنمان بیرچوو بینە کۆتایی بابەتەکە ڕۆڵی ژنان لە سەردەمی بیرنشینەکانەوە ئەگەر بگرین لە سیاست و لە دەسەڵاتی کوردیدا تاوەکو ئێستا چۆن دەبینی ئەکرێ بڵێن جیاوازە لە میرنشین بۆ میرنشین جیاوازە شێوازی بەکارهێنانەکانیش جیاوازە بەڵام جێی داخە کە ژن پێگەی بەهێز نەبووە لە ناو سیاسەتی کوردی و لە ناو بەڕێوەبردنە بەڵام تاکە یەکێک لەو میرنشینانە کە جێگەی سەرنجی من بوو بۆ خۆم کە سێ ژن لە قۆناغێکە حکومڕانیەکان میرنشینی سۆرانە کە شازەمان تیا حکمی کردووە شەمام تیا حکمی کردووە
خانزادی میری سۆرانی شتیا حکمی کردووە. ئەمانە ڕۆڵیان هەبووە لە دیاریکردن لە پشتیوانیکردنی میرەکانی کە پیاوانیش بوون. بۆیە ئەمان بە جیاواز ئەکرێ میرنشینی سۆران بە جیاوازی سیر بکەیت وەکو ئەوەی کە بە مووقیفەوانێ سێری ژنی کردو و پێ ئەچێ زۆر باوەڕێکیان پێ بێت چونکە تەنانەت کاریگەریان هەبووە لەسەر دانانی میر لە سەردەمی میر عومەر و هەروەها میر محەممەدیش ئەمان و خانزادیش بە حکمڕانی تاوی میرنشینەکەی وەرگرتو وەکو میرێکی تاو دانی پیادانراوە. لە هەمان کاتە لەکێک لە سەردەمی ناکۆکیەکانی بینی میری سۆران و میری بابانە وابیر ئەکەنەوانێت کە بەهۆی ژنەوە ژن بتوانێت ئەو پێگەیی هەبێ کە ئاشتی دروستکا لە نێوان میرنشینەکانە ژن و ژن خوازیەکەن کچی میری سۆران ئێن بە میری بابان لەبەر ئەوەی کە ئاشتی خوازی دروست بێ بەڵام لەگەڵ ئەوەش ئەوە دروست ئەبێ نەخێر میری بابان کچەکەیان دەرەکات و ئەینێرێتەوە بۆ سۆران و دواتر هێرشەکە نەسەر میرنشینی سۆران. ئەمەیان جێی داخە لەبەرەوەی کە هەستەکەیت ژن بەکارهێنراوە ژن بەکارهێنراوە لە چەند هاوسەرگیریەک هەیە هاوسەرگیری سیاسی هەبووە لەو سەردەمە بەڵام هەمووشی بە شکستەوە دواتر کۆتاییەت لەبەرەوەی کە ئامانجدار بووە بۆ وەستاندی شەڕێک یاخود دروستکردنی خزمایەتیەک ئامانجەکەلەوە بۆ بەڵام هەر سەرکەوتوو نەبوون چونکە بەرژەوەندیەکانیان لەوە زیاتر بووە و سەرکەوتوو نەبن لەبەر ئەوەی کە دەسەڵاتی عوسمانی و دەسەڵاتی سەفەیی زۆر زیاتر کاری تێکردوون کە دژی یەکتری بجەنگن و شەڕ بکەن. بۆیە لەو سەردەمەیە سەردەمێک بوو لە سەردەمی میرنشینی ئەردەڵانە مەستورەمان هەیە مەستورە زۆر کاریگەری بۆ بەڵام مەستورەش لە دوای مردنی مێردەکەی بەدەر ئەکرێ لە ئەردەڵانەوە یەت بۆ ناوچەی سلێمانی لێرە لە سەردەستی بابانیەکان لێرە نیشتەجێ ئەبێ و بۆ ماوەی ساڵێک لێرە ئەژی بەڵام دواتر نەخۆشەکەی و ئەمرێ بەس ئەویش ڕوبەڕووی نالی ئەبێتەوانێ کە کاتێک ئەبیستێ و سەرچاوانی کە لە بەردەستی منابوون باس لەواکەن کە لەگەڵ نالیا شەڕێکی ئەدەبیان هەبوو من بلانەیەک هەبوو لە بینیانە بە چاوی ئەردەڵان سێریەکە ئەم بە چاوی بابان سێری یەکتریەکەن کە بەدا خۆشمان پێڵەکە ڕۆشنبیرەکانی ئەو سەردەمەش گلاون لە ململانێ سیاسیەکانی ئەو ڕۆژگارە هەروەکەوەی کە ئێستا زۆرجار ڕۆشنبیر بە ئاگا و بێ ئاگا ئەگلێ لە وەلاداری بۆ لایەنێک بۆ حیزبێک بۆ ڕوئیایەک بۆ چوونێک ئەمە هەبووە. تر بە قۆناغەکانی ترکە دوای قۆناغی میرنشین و حیزبە سیاسیەکانیەتە پێشەوانێ با باسم قۆناغی ئێستا بکەین ئەو لاوازی کە باست کرد بۆ سەردەما بۆ ئێستاش دەکرێت بڵین ژنان بژمارە زۆرن لە کایەکانی حکومڕانی لە ناو حیزبە سیاسیەکان بەڵام بە کاریگەری کە من نەک لە بەرەوەی کە بێتوانان بەڵکو ڕۆڵە سەرەکیەکانیان پێنادرێت. ئەتوانین بڵین بەڵێ بەژمارە ژن هەیە و مووقعیشی پێدراوە نەک لە کوردستان لە عێراقی شابە تایبەتی لە ئاستی پەرلەمانە نسبەکەی خۆی بەزیاوە پڕکردوەوە کە بۆ ساڵ 33 سەرکەوتۆ نەک بۆ لە ساڵ 25ش بەڵام لە ناو ناوەندە بڕیارەکانی حیزبەکانە هەتاکو ئێستا مشکلەی هەیە ئەمە لە ڕۆی بەشداری سیاسی لە ڕۆی ئیداریەکەشەوە هەتاکو ئێستا پێگە ئیداریە کاریگەریەکان دراوە بەژن بەڵام زۆر کەمە ژمارەی ئەو ژنانە هێشتا لە ناو دەسەڵاتی ئیداریە ڕێژەکە پڕ نەکراوەتەوە یا خۆ بڵێ ڕێژەیەکی زۆر بەرچاو نین بگەر ئەکرێ بڵین چەند ژنێک بەرچاون بەڵام لە ناو حیزبە سیاسیەکانە ژنەکان بۆ پێگەیە سەرکەوتنیی وایان بەدەست نهێناوە بڵێن توانی بێتیان هەموو مووقعەکان پڕ بکەنەوە یا خۆت مووقع هەستیارەکان پڕ بکەنەوەوانێ ڕەنگە هۆکارەکەی ئەوە بێ کە ژن پێ نەگەێنراوە لەو مەجالانەیە هەتاکو ئێستا مەسەر بۆ نمونە لە زۆر مەجای دیراساتە لە زۆر مەجای پۆستە دیبلۆماسیەکانە پۆستە سیاسیەکانە پۆستە عسکەریەکانە پۆستی استخباراتیەکانە هەتا کاروبارە دەرونیەکان کە زۆربەی ئەمانە هەموو تا ئێستا زۆربەی ڕێژەیەکی زۆر ئەبینی لە لای پیاوانە مووقع ئیداریەکان تقریبان کەمێکی بە ئەوەی کە ئەبینی بە ژن سپێدرا و پاشان ئەو ئیشە گشتیانی کە ژن ئەیبینی کە حیاتی کۆمەڵایەتی خۆیەتی بەڕێوەی ئەبا کە فەرمانبەرەکە مۆزەفە لەم بارودۆخی ئێستا ڕۆژ ئاوا وەک دەبین دەکرێت بڵم لە بەشێکی زۆر لە گربوونەوەکان هەتا گەر سلێمانی بە نمونە وەربگرین دەنگی ژن لە شەقامی سالم لەو شوێنانی کە گربوونەوەی ناڕزایەتی و پشتیوانی بە ڕۆژاوا تێدا بوو هەمیشە دروشمەکانی بەرخۆدان لەلایەن دەنگی ژنانەوە بوو پێشڕۆیەکی باشی خۆپشاندانەکانیان دەکرد داینەمۆیەکی باشی گۆڕانکاری بوون ئەمە چۆن دەبینی؟ ئەوە ئەکرێ بڵێن ژن وەکو جەماوەر
ژن وەکو هاوڵاتی هەستی بەرپرسیارەتی نەتەوەی خۆی هەبوو هەیەی هاتۆ بەشداری کردووە بەڵام ئایا ژن وەکو دەنگدەر دەنگ بەکێ ئەیە چۆن دەنگ ئەیات ئەمە ئەو پرسیارەیەکە مووقعی ژنە گۆڕێ هەتاکو ئێستش کە سەیرەکەی زۆربەی ژنەکان بە کۆتا دەرەچن لە کاتێکە ئەبینی ژمارەی تەواوی ژن لە پرۆسی دەنگدانە زۆربەی کات بەشداریەکە بەڵام بۆ کەمترین ژن بە دەنگی خۆی سەرەکەوێ یاخود لە ناو حیزبەکانیشە بە بیرمان نەچێت لە کاتی ململانی سیاسیەکاندا کاتێک تای هەڵبژاردن لە حیزبە سیاسیەکاندەدا بەشێک لەو ژنانی کە کاندیدن دەبنە قوربانی بەداخەوە بە لێدان لە ژیانی تایبەتیان یا کارەکانیان شێواندنی وێنەکانیان بە شێوەیەکی گشتی ناشیرنکردنی وێنەی کە هەیەە لە ناو خەڵک ئەزای چۆنە ئەوەش دوو جەمسەرە ڕاستە چاڕانخان لەبەر ئەوەی کە بەشێک لەو ژنانی کە توانیە خۆیان بچەسپێنن هەر نمونن بەشێک لەو ژنانی کە خیتابیان خیتابی کۆمەڵگە نیە یەک ناگرێتەوە لەگەڵ معاناتی ژنانە یەک ناگرێتەوە لەگەڵ واقعی ئێستای کۆمەڵایەتی و باری دۆخی ئابووری ژنایە لەگەڵ ئەو دۆخە سیاسی کە ژنی تیا لە کۆمەڵگەیە باشە لەوە یەک ناگرێتەوە ئەو جیاکاریەوە کات ژنان مەکروه بن بەڵێ بەدەر لە جیاکاریە ڕەگەزیەکەی کە ئەکرێ بۆ ژن ئەوە بابەتێکی ترە کە زۆر جار هەندێک لەوان ئەبن بە قوربانی بەڵام ئەوەی کە سەرنج ئەید کۆمەڵگە ڕێزی ژن ئەگرێ بەڵام پلانێکی سیاسی پەروەردەیی نییە بۆ پێگەیاندنی ژن ئەگەر سەیری کتێبی مۆری گوڵتان کشناکەی باس لەواکە کە چۆن ژنیان سەرخستووە کە چۆن ژن پێ ئەگات کە چۆن ژن پەروەردە ئەکرێت دروست ئەکرێت بۆیە ژن دەنگەهێنێ بۆ خۆی بەڵام هەتا ئێستا لێرە پرۆگرامێک نییە بۆ پێگەیاندنی ژن بە شێوەیەکی تەندروست ژن سەرکەوێ ئەبینی ژن لەسایی بنەماڵەیە سەرەکەوێ لەسایی تەکەتولا سەرەکەوێ لە ناو حیزبەکانە بۆ دوو شێوازە ژن سەرخراوە یان سەر بە تەکەتولێکی ئاواهیە سیاسیە پیاوانەیە یا سەر بە فلان بنەماڵەیە بۆیە ئەتوانێت سەرکەوی و بێتە پێشەوانێ و مۆقعە بەدەست بهێنێ بەڵام باسی ڕۆژ ئاوات کرد ژن ئەوەی کە ئەیبینی ژنان بە تەجاروب کە سەیری حیاتیانەکەی لە ڕۆژ ئاوا چۆن پێگەیوە چۆن بەشداری سیاسیەکە پرۆگرامێکی پەروەردەکردن هەیە بۆیە بەشداریەکی تەندروستیش هەیە بۆیە باوەڕپێکردنێکیش هەیە ئەبێ بە نمونە بۆ ژنانی باشووریش و بۆ ژنانی تریشکە سیرەکەی ئەعجابێکی پێی هەیە گوێی لێ ئەگرێ زیاتر لەوەی کە ئەعجابی بە فڵانە ژنی تر هەبێ زیاتر لەوەی ئەعجابی بە فڵانە بۆچوونی ئەو حیزبە هەبێ لەسەر ژن و ئێستا لە دۆخێکی لە باشووری کوردستان دۆخێکە حیزبەکان شەرمەکەن باسی بارودۆخی ژن بکەن کام حیزب خیتابی هەیە بۆ ژن کام حیزب خیتابی هەیە بۆ پێگەیاندنی ژن و بۆ پێشخستنی بارودۆخی ژن خۆیانی لێ ئەدزنەوە خۆیانی لێلایەن ئێژنیش هەستی بەمە کردووە بۆ کواژن بەشداری لە دەنگان و پرۆسی دەنگدانەکە ئەو ژنانشی بەشداریەکە کەمترینی دەنگ ئەهاتەوە بەژن ئەمە لێرە کەواتە دۆخی سیاسی ژن ئەسڵ من بە دۆخێکی خراپ ئەیخوێنمەوانێ کاتێک دۆخێکی سەرکەوتووە ئەو ژمارە ژنانەی کە یەنە پێشەوانە پێویستی بۆ نەبێ حیزبێک ئاسبا بە عسکەریەکانی دەنگبەن بە فڵانە ژن دەرچێ بێ ئەو ژنە خۆی دەرچێت لە ناو کادری حیزبەکەیە یەکتەنانەت ژنە کادیرەکەش کە سیاست ئەکات دەنگ نایە بە ژنە سیاسی حیزبیەکەی خۆی ئەمە ئەو لەحزەیە ئەترسێنێ لە بەشداری سیاسی ژن کەواتە لێرەیە پرۆسی بەشداری سیاسی ژن پێویستی بەوە هەیە پیاچوونەوەی پیا بکرێت پێویستی بەوە هەیە سەیری بکرێت بزانێت باگراوندەکەی چیە بۆ بەم دۆخە هاتووە و بەرەو باشتر بچێت چونکە هەتاوەکو ژن نێتە پێشەوە لە کایەکە ئاکتیف نەبێ پرۆسەکان معوەقە بێ بۆچوونی ژن بۆچوونێکی جیاوازە و ضرورە هەبێت لە ناو سیاسەتا و لە ناو ئیدارەیە و لە ناو بەڕێوەبردننی کایەکانی کۆمەڵگەیە تەنها مەسەر ئەوەی کە پێوترێت کای دیبلۆماسیە کای سیاسیە کای اقتصادیە هەمووی پێویستی بەوە هەیە تازە بکرێتەوە و ژن بە ڕۆیای ژنانی خۆیەوە بەشداری بکات. زۆر باشە خاتوشنە عوسمان نووسەر و ڕۆژنامەنووس زۆر سپاس بۆ گفتوگۆکانت سپاس بۆڵامی پرسیارەکانت سپاس بۆی لە شار پرێز ئامادەبووی ئێوە شەرشاد بن سپاس بۆ ئێوە.